پێداویستیەکانی کۆمپیوتەر بۆچی گران بووە؟ ماوەیەکە گرانبوونی چەند پارچەیەکی کۆمپیوتەر بۆتە باسی بەشێک لە میدیاکانی جیهان. دەوترێت پەیوەندی بە زیرەکی دەستکردەوە هەیە، بەڵام من پێتان دەڵێم گرانبوونەکە هۆکاری چیە و تاکەی دەخایەنێت. دەچیتە بازاڕ ئەتەوێت ڕامێک یاخود هاردێر بکڕیت بۆ کۆمپیوتەرەکەت، بەڵام نرخەکان ئاگرەکەنەوە. هۆکار چییە؟ کاکی دوکاندار دەڵێت بەهۆی زیرەکی دەستکردەوە ڕام و هارد لە بازاڕە نەماوە و لە هەموو جیهانیش گران بووە. ئەم گرانیە تاکتیکێکی سادەی فرۆشتن نییە. با من بە زمانێکی سادە بۆتان ڕوون بکەمەوە. لەبەر ئەوەی ڕام یان بێگەی جۆری DDR4 هاتۆتە بازاڕ و خێراترین و باشترین و نوێترین مۆدێلی ڕامی کۆمپیوتەرە، ئێستا بەرهەمهێنانی جۆرە کۆنەکان بەلایەن کۆمپانیا جیهانیەکانەوە کەم بووەتەوە. یعنی کۆمپانیاکان مۆدێلە کۆنەکان بەرهەم ناهێنن، ئەوەی هەیەە دەیانەوێت لە بازاڕدا ساغی بکەنەوە. بەرهەمهێنان لە جۆری نوێ دەکەن کە DDR5 لە جیهانیشدا بەبێ کوردستان ئەم ڕامە نوێیە خواستێکی ئێجگار زۆری لەسەرە، لەبەرەوەی هەموو خەڵک خۆیان یاوەتە زیرەکی دەستکرد. ئەویش خۆ بە بەلاش نییە، پێویستی بە ڕامی بەهێز و باش هەیە، بۆیە ئەوانەی کار لەسەر زیرەکی دەستکردەکەم ڕویان لەو ڕامە نوێیە کردووە. بەوەش جۆرە تازەکە بازاڕی گەرمە، جۆرە کۆنەکەش لە بازاڕ کەم بووەتەوە و نرخەکەشی بە شێوەیەکی نائاسایی فڕیوە. جا بە کورتی پێتان بڵێم، ئەم بەرزبوونەوەی نرخا کە لە هەندێک شوێندا چۆتە سێهێندەوە، تەنها شتێکی کاتیە و لە دوایی جێگیریبوونی بازاڕ لە بەرهەمهێنانی جۆرە نوێیەکەی ڕام ئیتر نرخەکان دادەبەزنەوە و دێنەوە دۆخی ئاسایی خۆیان.